حلوة 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 حلوة. هيني كربي شوية يا عم. كويس كان اما بارسال نزيكمون لسركوتن نائب العراق قدر اخوائي ما بوين با سيم نماتواني امسال بداتا كانت بار گۆرانکاری مان کرد نزیکەی دە یارزان تازەمان هێناوە پێش لەگەڵ حوت یارزانێک لاوانی مەسەرقەسەوە و چواردە یارزانە کۆنەکان ئەمساڵ نیازما بە سەرکەوتنە ئینشاءالله ئەم تقریبا ماوەیەکە 50 ڕۆژ ئێمە دەستمان کردەوە بە عێداد 6 یاری دۆستان ئەنجاممان داوە هەر لە سەرەتاوە بە یاری خەفیف دەست پێمان کرد ئەم یاری ئەمڕۆ یەکم یاری وەکو دەوری یاریمان کرد یان وەکو فەرقە وەکو ڕۆحیەت لەگەڵ فەرقێک دەوری عێراق پلەیەکی عێراقە یان تقریبا عینە ئاستن ئەمڕۆ یاریەکە هەر تامی دەوری عراقیە دوێنێ تمرینمان کرد لە ساحب ڕایەتی زۆر سپاسمان نادی وڕایەتی ئەم ساڵی شارەکەمان ئەنجامدا لەبەر نزیکن لە دەوری ئینشاءڵڵا ڕۆژی پێنجشەمە لەگەڵ دیالە کۆتایی یاریە بۆ ئێمە یاری دۆستانە ئینشاءڵڵا بە ڕۆحیەت بەرزەوە ئەچینە دەوری بۆ سەرکەوتن نایب عێراق.